گەنجانی هەرێمی کوردستان دوای چەندین ساڵ لە خوێندن و تەواوکردنی زانکۆ بەوەی دانەمەزراندنیان ناچارن ڕوو لە پیشەوکارێک بکەن کە لەگەڵ پسپۆڕی و خولیاکانی خۆیاندا ناگونجێت. هێمن ئەحمەد یەکێکە لەو گەنجانەی قەزای سەید سادق دوای 14 ساڵ لە خوێندن و تەرخانکردنی تەمەنی لەو پێناوەدا بەوەی دانەمەزراندنیەوە لە ئێستادا کارێکی جیا لە پسپۆڕەکەی دەکات و کارگوزاری پاکەرەوەی خاشاکە لە سەید سادق. چەند ساڵ خوێندن کە خوێندومە بە ناڕەحەتی و بە داماوی چەند ساڵ خوێندم. بۆچی خوێندم؟ بۆی کە خوێندن تەواو بکەم و لە فەرمانگەیەکی حکومیادا بمەزرێم و لێەوە خزمەت بە شارەکەم یا بە وڵاتەکەم بکەم. بەڵام دوای ئەوەی کە من خوێندم و بڕوانامەم بەدەستێنان تێگەشتم بڕوانامە لە وڵاتێمە هیچ سوودی نییە، نەک بۆ من، هەموو برادەرەکانیشمانە کە تەواویان کردووە زۆربەی زۆریان دانەمەزراون. سەربەرزم بە ئیشەکەم، خێزانداریشم مناڵێکمە، خێزانیشمە خۆم هەر پەیمانگای تەواو کردووە، ئەویش دانەمەزراوە. هێمن نمونەی سەدان گەنجی شارە جیاوازەکانی هەرێمی کوردستانە کە بەهۆی دانەمەزراندنیەوە کارێکی ناچاری دەکەن. مەروان عەلیش وەکو دەرچووکی زانکۆ بە هەمان شێوە ئێستا سەرقاڵی پیشەی جوتیاریە. جێگی سەرۆکی ئەنجومەنی وەزیرە ئەڵێ بڕۆ کار ئەوە تا کارم دۆزیێتەوە شتەکەم پارەی ناکات. خۆزگە ئەو نەک ڕۆژێ 2 سەعات ئەو لەگەڵ من ئیشێک لەم دەشتا ئەو کاتە پێم ئەوەی پارە پیاکردن چۆنە. با بێتە جێگەی من ئەو کاتە پێ لەم چۆنە. تەنها 2 سەعات بێ لەگەڵ من ئیش بکە لەم دەشتا. تەنها گەنجە دانەمەزراوەکان نین کە گلەیی لە حکومەت دەکەن، بەڵکو موچەخۆران و فەرمانبەرانیش بە هەمان شێوە بەوەی قەیرانی دارایی و پاشە کەوتکردنی موچە و خراپی گوزەرانیان ناڕازین و داوای باشترکردنی ڕەوشی ژیانیان دەکەن. تا ئەو موچە وەرەگەم 2 ئەوەی قەرزەکەن، هەتا موچە وەرەگەم 3 ئەوەی قەرزەکەن، هەمووشیان بە بری قەرزەکانتەوە. ئیتر نەبووە مناڵ ئەمێنێتەوە، نەجووتێ پێڵای جواب بۆ مناڵەکردن، نەبەدلی مناڵ شتێکەکردن. ئەیتر ئەمە ژیانی مامۆستا ژیای فەرمانبەران نەگەر مامۆستا هەمووی کرێکاری نییە، هیچی شێک نییە. زانکۆ تاواکەم با بڕۆن ئیشێ بکەن و شێک دۆزۆ ئەی بۆ مەکتەبدا ناخن دای بخۆن باشترە. ئەم مناڵەکە من بۆ بخوێنێ بە درۆ هەر بە عام مەکتەبەکە داخن بکەن. ئێمە حەزمان بە ڕووناکی نییە. ساڵانە لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر لە گەنجان قۆناغەکانی خوێندن تەواو دەکەن بەبێ ئەوەی هیچ ئومێدێک هەبێت بۆ دامەزراندنیان. لە ئێستادا کێشەی سەرەکی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بێکاری و دانەمەزراندنیانە و داوا لە حکومەت دەکەن لە ڕێگەی کردی تایبەتەوە هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی گەنجان و دەرچوانی زانکۆ بدات. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.